سڵاتان لە بێبینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. داخوازی کەمپەینی ئازادی پەخشان عەزیزی بۆ کۆتایی هێنان بە مانگرتن لە خواردنی خورانیک بەخت، کۆبوونەوەی خانشینکراوانی تامین اجتماعی فەرهەنگیان و مخابرات لە شوش، تاران و ئەهواز، ناڕەزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە تاران، پشتیوانی کامیۆندارانی یەزد لە بنەماڵی قوربانیانی کارەساتی بەندەر ڕەجایی و راپۆرتێک لەسەر ژمارەی هاوڵاتیانی دەست بەسەرکراو لە مانگی ڕابردوو. داخوازی کەمپەینی ئازادی پەخشان عەزیزی بۆ کۆتایی هێنان بە مانگرتن لە خواردنی خورانیک بەخت. ڕۆژی یەکشەممە 14 گوڵانی 1404 هەتاوی کەمپەینی ئازادی پەخشان عەزیزی لە بەیاننامەیەکدا داوای لە حورانیک بەخت کرد کە کۆتایی بە مانگرتنەکەی بێنێت. حورانیک بەخت نووسەر، چالاکی مافی ژنان و بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین دژ بە بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان سەرەڕای خراپی دۆخی تەندروستی و تووشبوونی بە نەخۆشی شێرپەنجە بۆ ماوەی زۆرتر لە 11 ڕۆژەمانی لە خواردن گرتووە. ناوبراو ڕێکەوتی 13 گوڵان لە نامەیەکدا ئاماژەی بەوە کرد کە لە داهاتوودا بەردەوامی بە مانگرتنەکەی ئەدات. کەمپەینی ئازادی بۆ پەخشان عەزیزی چالاکی مەدەنی و بەندکراوی سیاسی کە لەلایەن ڕژیمەوە حوکمی ئەعدامی بەسەردا سەپێنراوە بە مەبەستی پاراستنی ژیان و تەندروستی حورانیک بەخت لە بەیاننامەکەیدا داوای کرد کۆتایی بە مانگرتنەکەی بێنێت. قەیرانی کارەبا لە مەهاباد، دانیشتوانی گوندی مهدیابادی مەهاباد بەهۆی پشڕانی بەردەوامی وە بێ ئاگاداری کارەبا ژیانیان تووشی کێشە کراوە و لە دۆخێکی خراپدا دەژین. بە وتەی یەکێک لە دانیشتوانی ئەو گوندە بەهۆی پشڕانی بەردەوامی کارەبا پرۆسەی خوێندن و پەروەردەی منداڵان لە خراپیدایە و کاتێک هەوڵی پەیوەندی لەگەڵ شێرکەتی کارەبا ئەدەن وەڵامیان نادەنەوە. جێگای ئاماژەیە لە مانگی ڕابردوودا بەهۆی سیاسەتی هەڵەی ڕژیم لە بواری بەرهەمهێنان و دابەشکردنی وزە ئەو وڵاتەی تووشی قەیرانی کەم ئاوی و کارەبا کردووە و زۆربەی شارەکان خەڵک لە سەرەتاییترین خزمەتگوزاریەکان بێبەشن. کۆبوونەوەی خانشینکراوانی تامین اجتماعی فەرهەنگیان و مخابرات لە شوش، تاران و ئەهواز. ڕۆژی یەکشەممە 14 گوڵانی 1404 هەتاوی خانشینکراوانی فەرهەنگی، تامین اجتماعی و مخابرات لە شارەکانی تاران، ئەهواز و شوش کۆبوونەوە و دژ بە ستەم، نابەرابەری و نەبوونی ئیمکاناتی ڕفاهی ناڕەزایەتیان دەربڕی. ناڕازیان بە وتنەوەی دروشم بۆ ئازادی بەندکراوان و بەرزکردنەوەی پلاکارد دژ بە جیاکاری لە حەقدەست و بەرزبوونەوەی ڕێژەی گەندەڵی ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری پێدانی بیمەی دەرمانی کارامە و مەزایە بڕاوەکان، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان و بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی خانشینکراوان بوون. ناڕەزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە تاران. ڕۆژی یەکشەممە 14 گوڵانی 1404 هەتاوی کرێکارانی ڕەسمی نەوت دژ بە پێنەدانی داخوازیە دواخراوەکان و هەروەها خراپی دۆخی مەعیشەتی لە بەردەم بینایی وەزارەتی ڕژیم لە تاران کۆبوونەوە. ناڕازیان بە بەرزکردنەوەی پلاکارد و وتنەوەی دروشم دژ بە بایەخنەدانی ڕژیم بە داخوازیە سنفیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری وەلانانی جیاوازی، پێدانی داخوازیە دواخراوەکان، وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و پەرداختی ئەو بڕەپارە بوون کە لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە. کۆبوونەوەی ناڕەزایەتی خانشینکراوانی فولاد و معدەن لە کرمان و ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە 14 گوڵانی 1404 هەتاوی خانشینکراوانی فولاد و معدەن لە شارەکانی کرمان و ئیسفەهان دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان و هەروەها خراپی دۆخی ئابووری کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراونەتەوە، ناڕازیان بە بەدەستەوە گرتنی پلاکارد و وتنەوەی دروشم دژ بە ڕژیم خوازیاری زیادکردنی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی، پێدانی بیمەی دەرمانی کارامە،
پەرداختی مەزایای خانەنشینی و هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. پشتیوانی کامیۆندارانی یەزد لە بنەماڵی قوربانیانی کارەساتی بەندەری ڕەجایی ڕۆژی یەکشەممە 14 گوڵانی 1404 هەتاوی کامیۆندارانی شاری یەزد بۆ پشتیوانی لە بنەماڵەی گیانبەخکردووانی کارەساتی بەندەری ڕەجایی مانیان گرت و دەستیان لە کار کێشاوە. بەپێ زانیاریەکان بە سەدان کامیۆن لەو شارەمانیان گرت و هەروەها ناڕازیان ئاماژەیان بەوە کرد کە هێشتا تەرمی زۆربەی قوربانیان نەدۆزراوەتەوە. هیلالی ئەحمەریش کۆتایی گەڕان بە دوای قوربانیانی ڕاگەیاندووە، بەڵام هێشتا بنەماڵەکانیان چاوەڕوانی هەواڵی ڕاستەقینەی ژمارەی قوربانیان و هۆکاری ڕووداوەکەن و داوایان کرد کە خەڵکی ئێران لە ئاست ئەم جەنایەتی ڕژیمەدا بێدەنگ نەبن. کامیۆنداران جەختیان لەسەر ئەوە کردەوە تا کاتی ڕوونکردنەوەی هۆکار و ژمارەی ڕاستەقینەی گیانبەخکردووان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی. خراپی دۆخی ژیانی کرێکارانی کانگێ بەرکەمەرە لە گوڵستان. بەپێ راپۆرتەکان کرێکارانی کانگێ بەرکەمەرە لە شارستانی ئازاد شەهری گوڵستان بۆ ماوەی زۆرتر لە 2 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپدا دەژین. کرێکاران دژ بە کەمبوون و جیاکاری لە حەقدەستەکان ناڕزایەتیان دەربڕی و ئاماژەیان بەوە کرد لە ساڵی ڕابردوو تا ئێستا ڕێژەی حەقدەستی کرێکاران بەرز نەکراوە و هەروەها بۆ ماوەی زۆرتر لە 2 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە. ناڕازیان خوازیاری دابینکردنی پێداویستیە سەرەکیەکان و بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەست، کەمکردنەوەی ساعەتی کار و هەروەها دابینکردنی ئەمنیەتی شوێنی کار بوون. کۆبوونەوەی کرێکارانی ئۆتۆمبیلسازی عێراق ڕۆژی یەکشەممە 14 گوڵانی 1404 هەتاوی کرێکارانی ئۆتۆمبیلسازی عێراق دژ بە پێنەدانی مەزایە و یارمەتی بۆ خوێندن و پەروەردەی منداڵەکانیان کۆبوونەوە و خوازیاری پێکهێنانی ڕێکخراوەیەکی کرێکاری لەو شێرکەتە بوون. ناڕازیان ئاماژەیان بەوە کرد کە بۆ ماوەی 2 ساڵە یارمەتی بۆ مافی خوێندن و پەروەردەی منداڵانی کرێکاران سازکردنی بینا و هەروەها نەورۆزانە لیان بڕاوە کە ئەمەش بووە بەهۆی خراپترکردنی دۆخی ژیانیان. کرێکاران خوازیاری دابینکردنی بیمەی دەرمانی، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، پێدانی مۆڵەتی ڕێکخستنی ڕێکخراوەیەکی کرێکاری لەو شێرکەتە و گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەمکراوە بوون. برینداربوون و ژاراویبوونی چەند کرێکار لە عەسەلویە ڕۆژی شەممە 13 گوڵانی 1404 هەتاوی بەهۆی دزەکردنی گازی ئامۆنیاک لە شێرکەتی پێترۆشیمی هەنگام چەند کرێکار ژاراوی و بریندار بوون. بەپێ راپۆرتەکان برینداران ڕەوانەی نەخۆشخانەکانی ئەو شارە کراون و دۆخی تەندروستی هەندێک لە برینداران لە خراپیدایە و تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە هێشتا سەبارەت بە هۆکاری ئەم کارەساتە زانیاریەک لە بەردەستانیە. جێگەی ئاماژەیە لە مانگانی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە کرێکاران بەهۆی خراپی دۆخی ئەمنیەتی شوێنی کار و هەروەها کۆنبوون و خراپبوونی کەلوپە لە پێویستیەکانی سەنعەتی نەوت و پترۆشیمی ژمارەیەکی زۆر لە کرێکاران گیانیان لەدەستاوە و بە سەدان کەسی دیکە بە سەختی برینداریان کەن ئەمەندام بوون. دوایین هەواڵمان سەبارەتە بە راپۆرتێک لەسەر ژمارەی هاوڵاتیانی دەست بەسەرکراو لە مانگی ڕابردوودا. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەلانی کەم 79 هاوڵاتی لە مانگی ئاپریل لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی زۆربەیان دیار نییە. بەپێ ئامارەکان لە مانگی ئاپریلدا 79 هاوڵاتی کە ناسناویان پشتڕاستکراوە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراون یان ڕفێندراون. ئاماری دەست بەسەرکراوان هاوڵاتیان بەم شێوەیە: 8 چالاکوانی ژن، 35 هاوڵاتی بەلوچ، 21 هاوڵاتی کورد. جێگای ئاماژەیە ڕێژەی دەست بەسەرکرانی هاوڵاتیان بە ڕێژەی ساڵی ڕابردوو 41% کەم کراوە، بەڵام ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.